ئەسیکۆدا بارگرانێکی دیکەی کابینینەوە بۆ هاوڵاتیان. سیستەمە نوێیەکەی گومرگی چییە و بۆچی زیان بە خەڵک دەگەێنێت؟ ئەمڕۆ فواد حسێن کە لە پشکی پارتی جێگیری سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی ئەنجومەنی ئابووری عێراق ڕایگەیاند هەردوو حکوومەتی هەرێم و عێراق لەسەر سیستمی ئەسیکۆدا ڕێکەوتون کە لە تەواوی خاڵە سنوورەکان کاری پێ بکرێت. سیستمی ئەسیکۆدا لە بنەڕەتدا سیستەمێکی نێودەوڵەتیە و زیاتر ئەمریکا خواستی هەیە کە جێبەجێ بکرێت لە زۆرێک لە وڵاتان بە مەبەستی ڕێگریکردن لە سپیکردنەوەی پارە، بەڵام نەهامەتێکی دیکە بۆ هاوڵاتیان دەهێنێت، ئەویش بەهۆی ئەوەی نرخی کاڵا و شمەکەکان بە شێوکی بەرچاو بەرز دەکاتەوە. ئەو سیستەمەی کابینینۆ لەگەڵ بەغدا ڕێکەوتووە بۆ جێبەجێکردنی ڕێژەی باجی گومرگی لەسەر کاڵا هاوردەکراوەکان لە سەدا 5 دەست پێ دەکات تاوەکو لە سەدا 30. ئیتر بەم پێیە کاڵاکان ڕێژەی باجەکانیان بەرز دەبنەوە بەراورد بەڕابردوو. ئیتر ئەم گرانبوونە لە نرخی پێداویستی سەرێکیەکان ژیانکردنەوە وەک خۆراک دەست پێ دەکات تاو کەرەستانی کە لە پێداویستی لاوەکیەکانن. ئەمەش بارگرانیە و هێشتا هاوڵاتیانی هەرێم چارەنووسی مۆچەی مانگی ئازاریان لەلا ڕوون نییە، چ جای ئەوەی کابینەینەوە سەرڕای نەدانی چەندین موچە لە ساڵانی ڕابردوو نرخی خۆراکی ڕۆژانەش گران بکات.